باشی مامۆساوەڕێگیان دەنگ و باسە باشی گۆڕیژان ئاگادار کرامە تۆ لاشی بوونەکان دۆزیت و لە شات پیرەمەگرۆ نازام ئاگاداری ناوەڵە پڵن بەڵێ هەلو ئەلو بەریوانگیان چۆنی چۆنی مامۆستا باش ئەوە لاشەی پڵنگێکیان دۆزیوەتەوە لە پیرەمەگرون بەڕاستە قسەشم لەگەڵ پۆلیسی دارستان کردنەوەیان ڕۆیشتووە ناڵێت دەستکاری لاشەکەی ناکەین تایمە نەچینە سەری زۆر باشە و ئاڵژژلیان شوێنەکەی زۆر سەختە قسەشم لەگەڵ کاک نەجمەدین کردەوە و شارەزایە بەشمە و یارمەتیمان بێ و بە زووترین کات بگەینەوێ و لاشەکە بێنی نەخوارە پێشەوەی تاریکە زۆر باشەکەی بڕۆین ئەو من بەڕێگەم تۆزێکی ترەگەمە لاو ئەی هاتن من حازرم ئێمە دڵنیا بووین لەوەی کە ئەمە لەلایەن ڕاوچیەوە ئەم پڵنگە وای بەسەر هاتووە بەڵام زیاتر دڵنیانە بووین چەند فیشێکی پێ هۆکارەکەی چیە و چۆن بووە بۆیە برای بەڕێزم مامۆستا کۆڕشمان ئاگادار کردەوە خۆی تیمەکەی وردەکاری ئەوە بکەن بە شێوەیەکی زانستیانە دواتر ئاگادارمان بکەنەوە. سڵاو کاک نەجمە دیگە باشێ حاڵەوەزێ باشێ وڵات لە تەلەفۆنەکە باسمانکە ئێمە هاتوین بزانێ و پڵنگە ئەگەر بەردەستمان کرد زۆر باشە وەک بزانی چۆن کوژراوە چێ بینی نازانم بۆ کوشتنەکەی بەس جەماعەتێ گەنجمان لەو شاخەی مابوونەوە چوون بۆ سەیرە بێتاقەت بۆ شاخەی تر هاتوونە لە کات یات نەخوارەوە پڵنگەکەیان بینی بوویتر وای مەشەچین بەس شوێنەکەیان پێوتم مۆقعەکە ئەچین ئیتر نازم ئەی دۆزینەوە سەختە دۆزینەوە یاننا من هاوکاریتانەکەم بەسەر زۆر زۆر سپاس عزیێت شتێن خزمەت لێمە زۆر سپاس ئارۆگیان وەرە ئەمەڕانە بەرەو بۆ ماڵە من لەگەڵم پیاناچم بۆ شار کاک نەجمەدین وەکو تۆ بزانیت ئەو پڵنگە هەڵدێراوە یان کوژراوە یان بڵێن بە کارەساتی سروشتی مردبیان نازانم مامۆستا نەچووم و نەبینیشمە بەس ئەو گەنجانان لێو هاتوونە خوارە بینیەوە شوێن و مۆقعەکەیان بە من و تۆ منیش دێم ئەچین سەیریەکەی نازانم ئیتر چۆنەوە چۆن نییە تا نەچینەوێ ئەس بۆ پێی تۆ شارەزای هەبێت پێ چێ بتوانین پڵنگەکە بینی نەخوارەوە ئەچین بزانین ئەگە خواکەم زۆر لەسەر نەبێ و شوێنەکان ئاسێ نەبێ ئیشەڵا ئەیهێنی نەخوارێ هەرەچین پڵنگ لە پۆلی یان لە بەرە کەڵبەدارەکانە لە خێزانی پشیلەکانە کۆمەڵک جۆریان هەیە مەترسی لە ناوچوونیان لەسرە بۆ نمونە لە کوردستانە ئەو پڵنگەی هەیە ئەتوانین پێ بڵێن پڵنگی ناوچە شاخایەکانی زاگرۆزیان کوردستان کە ئەمە پڵنگێکی دەگمەنە مەترسی زۆری لەسرە یەکێک لەو مەترسیانی کە لەسەر لە ناوچوونی ئەم جۆرە پڵنگە هەیە ئەویش ئەوەیە تێکچوونی و ژینگەی تایەتی گۆڕانی کەش و هەوایە لەگەڵەوەشە کەمبوونەوەی ئەو نێچیرانەیە کەم پڵنگانە لەسەرێژن لە ناوچێکی وەکو پیرەمەگرون بەداخۆیانی لە چەند ساڵی پێشوەمە ڕکەم جارە ئەم جۆرە پڵنگە دەگمەنە ببینە سەرەکی سیستمی ژینگەی تێکچۆ بۆ نمونە چقەڵ زۆر بۆ هەرێک زیندەوەری تر زۆر بۆ ئەمەش بۆی چێ بۆهۆی کەمبوونەوەی پڵنگە کە پڵنگ وەکوتم لە ڕاگررتنی هاوسەنگی ژینگەیە گرنگەیەکی تایبەتی زۆر زۆری هەیە دوای گەڕانێکی زۆر و بۆ ساڵانێکی زۆر بەدانانی کامێرەی شارەوە خۆ بڵێن کامێرە تراپ و گەڕانی ما بڵێن مەدانی بۆ دۆزینەوەی ئاژەڵ و باڵندە کێویەکان لە ساڵی 2011 بۆ یەکەمین جار لەسەر ئاستی عێراق و کوردستان توانیمان تجیلی پڵنگ بکەین کە لە کوردستانە هەیە واتە بۆ یەکەمین جار لەسەر ئاستی جیهانی و لە عێراق با بڵێن کە بزانین پڵنگ هەیە ڕاستە لە مێژووی کۆنا باسکراوە کە پڵنگ هەیە بەڵام بە شێوەیەکی زیندوو و هەروە دۆکمنت کراو کە فۆتۆی هەبێ خود ڤیددیۆی هەبێ نەبووە بۆیە ئێمە یەکەمین جار توانیمان لە ڕێی ئەو کامێرە تراپانەوە ئەو پڵنگە تۆمار بکەین هەستێکی زۆر زۆر خۆشم هەبوو زۆر سەرم سوڕما چکە ساڵانێکی زۆر بوو ئێمە بەدوای ئەو چانسەیە بووین بینیم کە لە وێنەکانە کە لە کامێرە تراپەکە دەرچووە وێنەی پڵنگی تیا بووە بەڕاستی لە خۆشییانە نەمەزانی چی بکەم ئەو وێنەیەمان تەجیل کرد چکە بەڕاستی هەستێکی زۆر زۆر خۆش بوو بەلامەوە ئەم ئاژەڵە دەگمەنە لە کوردستانە هەیە بەڵام هەندێک کەس هەیە بە پرسیارانە بەبێوەی هەست بە جوانی سروشتی کوردستان بکەن ئەچن ئەم جۆرە پڵنگە لە ناو ئەبن.
گەڕان بە دوای لاشەی پڵنجێکدا لە چیایەکی سەختی وەکو پیرمەگرون و هێنانە خوارەوەی کارێکی ئاسان نییە، بۆیە دەبێت خۆیان بۆ گەشتێکی ماندووکەر ئامادە بکەن. بە پێی ئەوروپیانەیە ئێمە کردومانە لە سەرتاسەری کوردستانە تا ئێستا نەگەیشتوتە دەدانە لەو پڵنگەمان بینی، ینی نزیکەی زیاد لە 20,000 کیلومتر دووجامان ئێمە کامێرەمان دانەوە ڕوپەیەمان کردووە بە هەمووی دەدانەمان نەبینێ. ئەوانەی خەڵک پرسیاریەوە بکە بڵێ گرنگی پڵنگ چیە؟ بێگومان پڵنگ یەکێکە لەوانەیە کە لە هەڕەمی خۆراکیە ڕۆڵێکی کاریگەر و دیاری هەیە لە هەڵسەنگی ڕاگررتنی ئەو سیستەمە ژینگەی بە تایبەتی لە کوردستانە هەیە، ئەویش چۆن هەبێتە هۆی بۆ نمونە ڕاگررتنی نەخۆشی بە تایبەتی ئەو گیان لە بەرانە خوان زیندەوەرانی ترەخوان کە نەخۆشن یان لە ئاوازن سیستمێکی گونجاو ڕێکەخە بۆ ئەو ناوچانەی کە پڵنگی تیا هەیە. ئەمە لە هەندێک ناوچەی کوردستانە بینیمانە لەو شوێنانەی کە پڵنگی تیان نەماوە ئەو باڵانسە تێک چۆم. ڕۆژی یەکەم ڕۆیشتین بۆ ناوچەکە چکە ناوچەکە زۆر سەخت بوو، شاخی پیرەمەگرون خۆی شاخێکی سەختە تا بیدۆزینەوە، بەڵام بەداخەوە نەمانتوانی بیدۆزینەوە چکە نەمانەزانی بزەبت شوێنەکە لەکوێیە شوێنی پڵنگەکە. کاک نەجمەدین زانیاری هەبوو کە پڵنگەکە لە چم ناوچێکایە، بەڵام بە تەحدید نەمانەزانی لەکوێیە. کوڕێکمان چوو بۆ خۆی بۆ ڕێواس و کارد و بۆم شاخە وتی 2 ساڵ 3 ساڵ لەمە و پێش وتی وەکو کەمتیار وا بۆ کەمتیار بووە نام بینیوێتی بەس گومانەکرێ هەر ئەم پڵنگە بوو بێ هەر لەو منتقەیە ئەو شتەی بینیم و گومانەکەین هەر ئەو پڵنگە بێ. ڕێگەیەکی سەختمان بڕی بوو بۆیە ناچار بووین شەوێک بمێنینەوە. هەچەنە ئێمە لەوە پێش ئەحتاتی خۆمان خست بوو کە تەسەوەرەکەین بە شەوێک نتوانین یاخود بە ڕۆژێک نتوانین بیدۆزینەوە. ئیشێکیەوە ئاسان نییە. بڕۆ ئامادەکاریەکمان کردبوو بریارمان نای کە شەو لێ بمێنینەوە چکە بەڕاستی قورس بوو تۆ بگەڕیتەوە ناو شار و دوایە ڕۆژێشکە بێتەوە. زەحمەتە بدۆزرێتەوە بمێنینەوە باشە بەیانی زوو هەڵەکەینەوە زانی نایدۆزینەوە باشترە چکە باشترە شتێکی باشم باینەوە دانەیەکە کۆن بوو بە پێوی لە ڕسمەکانە دەرکەوتۆ لەگەڵەوەشە حیواناتی تر بێنە سەریان هەنێک تیر هەیە بەزی سقانە قەڵانێ سقانەکەشی نەمێنێت لەبەرەوە تا زوو بگەینە سەری باشترە بەشم سبەینە بگەینە سەری بیدۆزینەوە. ئینشەڵڵا بەیانی زوو سەرەکەوینی تر چینە سەری بەهەر شێوەیەک بێ بیدۆزینەوە بۆ مەسەلەی دیێنەی بزانین چ جۆرەکە جیاوازی هەیە لەگەڵەوەی ناوچەکانە نمونەی دیێنەی لێ وەرگرین زۆر باشە بەیانی ئەیگەینێ ئینشەڵڵا بەیانی شوێنەکەشی سەخت و دوورە. مەریوان بۆ جانتاکانمان لێرە دانەنێ چکە قورسنەکە پێمان بێ هیلاکمانەکە پام دەور و بەرە بگەڕێنەگە نەمان دۆزیەوە دوایین هەڵیانەگرینەوە. لێرەش نییە مامۆستاێ شوێنەکە زۆر چاک نایزانی ئەس بەپای دۆزینەوە بۆگەنی کردووە بەس بۆنەکەی لەم ناوێت
شەوێک مانەوە و 2 ڕۆژ بڕینی ڕێگایەکی دوور و سەخت بەڵگەیەکی دیاری دڵسۆزی ئەم تیمەیە کە دەری دەخات تا چه ئاستێک خەمخۆر و دۆستی ژینگە و ئاژەڵانی کوردستانن. ئەم هەموو ماندووبوونە بێ ئەنجام نەبوو. دوجار لاشەی پڵنگەکەیان دۆزیەوە. کرمتێک ڕێگەمان لێ بە نەقەپێ ئەو قاچەی بنەوە نێنە نەبچڕێ زەحمەتە ئەو دربینەی بۆ دانانەی مامۆستا تۆ وەرە ئەو پەلەی بگرە قاس بخەرە سەرەوە بەردە زیاتر 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 لەدار بە بەو دیوەیە زیاتر زۆر باشە ئەگە سێرێکی ئەو ناوچەیە بکەی تەمەشایەکە ئەم ناوچەیەی نەڕزیوە مووەکەی سەیری پەراسفەکانی لای چەپەوە لێی دراوە باون ساڵانە کۆکەنەوە هەنە سامپڵ وەربگرین تۆش لە هەنێ لاوەریگرە باشە باش سەرکەوتن ئاسان نەبوو لەوەش قۆرستر هاتنە خوارەوەیە بە نێو بەردەڵانی سەختی چیاکەدا بەلاشەی پڵنجێکەوە کە کێشەکەی 50 بۆ 55 کیلۆگرام دەبێت. جگە لە سەختی و ئاڵۆزی ڕێڕەوەکان بۆنی ناخۆشی لاشەکەش هێندەیتر بێزارکەر بوو. لە لێکۆڵینە سەرەتایەکاندا بۆیان دەرکەوت کە ئەم پڵنگە لەگەڵەوەی درێژەکەی نزیکەی 2.5 مەتر دەبێت بەڵام تەمەنی لە 2 ساڵ و نیو تێپەڕ ناکات. ئەوەی جێی نیگەرانی ئەم تیمەیە لە دوای پێکرانی بە فیشەک بۆ ماوەیەک بە ئازارەوە لەم شوێنە ماوەتەوە. ئەو کەسانی کە سەرپێچی لە ڕێنمایەکانی پۆلیسی دارستانەکەن ڕاوی ئاژەڵەکانەکەن ڕاوی ئاژەڵ و باڵندەکانەکەن بە تایبەت کەڵەچێوی یاخود ئەم جۆرە پڵنگە بە پێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 ئەمە تەنیا سزای مادیەکەی 10 ملیۆن دینارە و بەندکردنی یاساییش ئیگرێتەوە دیارە ئەو کاتێک ئێمە دەستگیریەکەین وەکو لایانی جێبەجێکار ڕوبەڕووی دادوەرە بەڕێزەکانیەکەینەوە لە 24 کاتژمێرەوە تاوەکو 5 ساڵ دەسەڵاتی ئەو دادوەرە بەڕێزانەیە کە سزای یاسایی ئەمەدەن. پڵنگ بەشێک بۆ لە کولتوری کورد چاوپێکەوتنمان لەگەڵ خەڵکی زۆر شارەزای کردەوە هەر لە کورداری خۆمانە بۆ بەناوبانگێک پڵنگ کە گیان لە بەرێکی شەرمنە ئەوانەی کە پێشبەرگایەتیان کردەوە لە شاخەکانە گەڕاون ئەوان زۆر ئاشنایەتیان هەیە تا ئێستا کەس نەیبینیوە پڵنگێک پەلاماری زەلامێک بە ئێمە یعنی لەو ڕۆپێکردنەوە بەرێکەوتنمان چەند جارێک بۆ لەگەڵ پڵنگمانەوەی لە سروشتا زۆر زۆر مهمە. دوای ئەوەی کە باوڵێن لاشەکەمان بردەوە زانکۆی سلێمانی و تەسلیم مامۆستا سۆرانمان کردو بەیەکەوە بۆ ئەوەی توێکاری بۆ بکەین و هۆکاری با بڵێن بردارەوە بوونەکە یاخود کوشتنەکەی بزانین زانیمان کە بەهۆی فیشەکەەوە لە سەری دراوە لە لای ڕاستیەوە بۆ توێکاریەکەشی ڕاستیەکەی
دوو ڕێگا هەیە بۆ ئەوەی بتوانین ئەو گۆشتە لە ئێسقانەکەی بکەینەوە. ڕێگەی یەکەمان بریتە لە ژێرخاکردن یا با بڵین بکەینە ژێر خاک و ماوەیەکی زۆر پێویستەکە چاوەڕێکیت و زۆری پێچێ ئەم ڕێگەیان. ڕێگەیشکە هەیە ئەوش ئەوەیە کە بتوانانی بیکوڵێنیت بۆیە ئێمە ڕێگەی دووەمان بەکارهێنەوە پڵنەکەمان دوای ئەوەی پێستەکەمان لێکردەوە و گۆشتەکەمان لێکردەوە ئەوەی کە توانیمان کوڵانمان پاش کوڵانن دیسانەوە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک ئێسکەکەمان جیا کردەوە و دوای شوێردنەوە و پاکردنەوەی ئێسکەکانیش ئێسکەکان سە لە نوێ با بڵێن بێکەوە ئەیلکێنینەوە. ئێستا شتەکانەوەی تەواوە تەقریبەن بەتوانی شکووەتەوە توانین یەکەم جار لەسەرەکەی چکۆڵ ڕۆژتا بە چاکی جێگەی خۆشحاڵەیە کە هەموو ئێسقانەی کە لەم پڵنگا هەیە بە تەواوی ماوەتەوە هیچی نەفەوتاوە، بەڵام تۆزێک کە لەی سەری تێک چووە لە بەرەوەی فیشکی بەرکەوتووە، بەڵام توانیمانەوانەش هەمووی بەیەکەوە بنووسێنینەوە، یعنی توانین بڵێن هیچ پارچێکی نقصانمان نییە لە دروستکردنەوەی پەیکەری ئەم پڵنگەیە. پێشووتر لە کوردستانە چەند جارێک پڵنگ کوژراوە، بەڵام هەموو جارەکانی تر نمونونەکە بوون بووە و سوودی لێ نەبینراوە، بەڵام ئێمە توانیمانە سوود لەمە ببینین بۆ بڵاوکراوەی زانستی و تۆژینەوەی زانستی و هەرچەنە ئێمە تەمەنامانە کرد کە ئەم پڵنگە نەکوژرایە و ئێستا لە شوێنی سروشتی خۆیدا بووە. بەیان هەواش پێشوکار شوانە کەلی سیلمان چاکردەوە ئەو پارچانەی کە فیشێکی بەرکەوتە بوو ئێستا بڕبڕی ملیشی و خەریکی ڕێزکردنی بڕبڕی ئەو ناوچەی پێکەوەنانی ئێسکە پەیکەری ئاژەڵێک کە پێک هاتووە لە نزیکەی 250 پارچە ئێسێک شارەزایی و ئارامگری و باگراوەندێکی زانستی وردی دەوێت، چونکە بە هەڵەیەکی بچووک ناگەن بەو ئەنجامەی کە خۆیان دەیانوێت. تیمەکە دڵخۆشن بەوەی کارەکەیان بێکەم و کوڕی تەواو بووە، بەمەش زانکۆی سلێمانی دەبێتە خاوەنی ئێسکە پەیکەری پەڵنجێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگمەنە. سەرکەوتوانە توانیمان ئەسکە پێکەریم پڵنگە بەیەکەوە بنوێنەوە، بەڵام کارەساتەکان بەردەوامن. ئێستا ئیمێڵێکمان لە ڕێکخراوی پاراستنی باڵندەی بولگاریاوە بەدەستگەیشت بۆ پێی باڵندەیەکی سیساک لە فەریقەوە تەڕێ GPS-ەوە بە دۆداچوونمان بۆ کرد. ئەم باڵندەی هاتۆتە ناوچەی حاجیاوە GPS-ەکە سیگناڵی نەماوە، بۆیە ئەبێ بە زووتری کات بچینیشی لەسەر بکەین. دیسان بڕینی ڕێگایەکی دوور و گەڕان بە دوای ئەنجامی کارەساتێکی دیکەدا کە زەرمەندی یەکەم سروشت و دواتر خودی مرۆڤ خۆیەتی،
لێکۆڵینەوە بە هەماهەنگی چەند لایەنێکی پەیوەندیدار دەست پێ دەکات. هەرسێ لایەنی ژینگەی زانکۆی سلێمانی دەستەی پاراستنی ژینگە وەرەخراوی سروشی عێراق ئەگەداریان کردین کە باڵندەیەکی کێوی لە دەفەرەکەی ئێمە ڕاو کراوە. ئەو باڵندەیە بەپێی زانیارەکان GPS پێوەیە لە وڵاتی ئەفریقاوە لە مانگی 12 بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەوێشەوە بەرەو کوردستان هاتووە لەسەر ئاسمانی دۆڵی پلنگان بووە تا ئێستا نازانی کەوتوتە خوارەوە یان ڕاو کراوە. لە کۆتایی مانگی 12 2019 لە وڵاتی ئەفریقیا لە ئەفریقاوە بەڕێکەوتە بوو لە 15 چوار گەشت بوون دۆڵی وەرتێ لای حاجیاوە. بڕارمان لەوەدا کە سەردانی ئەو دێ بکەین کە باڵندەکەی تیا دیار نەما بوو. چوونە ناو دێەکە دوای ئەوەی گفتوگۆمان کرد لەگەڵ خەڵکی ناوچەکە بە بەراوردکردن لەگەڵ و داتانی کە دەستمان کردبوو دەستمان کەوتبوو لە ڕێگەی مانگی دەست کرد و ئەو GPS کە لەسەر پشتی ئەو باڵندەیە بوو بۆمان دەرکەوت کە لە ماڵێک ماوەتە لەو دێە ئێمە هەماهەنگیمان کرد لەگەڵ خەڵکی ئەو دێ تێمانگەیانن کەمە باڵندەیەکە بەو شێوازە کۆچی کردو هەزاران کیلومتری بڕێ بۆی بگاتە ناوچەیەکی وەکو کوردستان و ئەو بوو توانیمان GPS-ەکەمان دەستکرێتەوە. بەڵام بە بەراوردکردن بەو داتانی کە دەستمان کەوتووە ئایا ئەو باڵندەیە لە ناو چووە یان لێی کەوتووە بۆ پێی باڵندەی سیسار کەنێ جار باڵندەی تر هێرشی دەکاتە سەر و کۆمەڵە حاڵەتی لەو شێوازە هەبوو. بەڵام بە بەراوردکردن بەو داتانی کە دەستمان کەوتووە بەو کاتێک کە باڵندەکە ئەو GPS لێ کەوتوتە خوارەوە ئەو بارودۆخی کە تیا بۆ باڵندەکە پێ دەچێت لە ناوچوو بێ نەوەک لێی کەوتو بێت. گرنگی ئەم باڵندەیە باڵندەی سیسارکی میسری لەوەدایە کە بەپێی لیستی سووری IUCN نێودەوڵەتی مەترسی لە ناوچوونی لەسرە ژمارەکان کەمە بێتەوە بۆیە لە جیهاندا پارەیەکی زۆر سەرفەکرێت تاکو ئەم باڵندەیە بپارێزریەوە هەروەها لە ناوچوون ڕێگری لێ بکرێت. زیرەکیەکی تایبەتی هەیە کە هەزارها کیلۆمەترە بڕێت لە با بڵێن قاڕەی ئەفریقیا و بۆرە ئەوروپا و پاشان یەتەوە بۆ ئاسیا و بە ناوچەی کوردستان و هەروەها گرنگیشە بۆ ژینگەی کوردستان لەبەرەوەی بە پاکەرەوەی ژینگەدا ئەنرێت چونکە خواردنی سەرەکی بریتە لە پاشماوەی ئاژەڵی و هەروەها زیندەوەرە مردارەوە بووەکان. تکایە با بەس بێت ڕاوکردن و لەناوبردنی باڵندە و ئاژەڵی کێوی گەر سروش تێک بچێت ژیانی هەمومان تێک دەچێت. تکایە تۆش بەشێک مەبە لەو تێکدانە.